لە یاریەکی دیکەی ئەم هەفتەی خولی نایابی کوردستان هەولێر لەسەر یاریگای دووەمی فەڕەنس و هەریری میوانداری شەقڵاوەی دواوەی ڕیزبەندی کرد. یاریەکە خێراییەکی زۆری بەخۆیەوە بینی. لە خولەکینۆ شاڵا و فاخیر شەقڵاوەی بە گۆڵی یەکەم پێشخست. بەڵام دوای تەنها سێ خولەک سەلاح حەسەن ئەنجامەکەی بۆ هەولێر یەکسان کردەوە. لە خولەکی 32 هیدایەت لەتیف بە لێدانێکی موشک ئاسا گۆلی دووەم و پێشکەوتنی شەقڵاوەی تۆمار کرد. نیوەی یەکەم بەم ئەنجامە بە کۆتایی هات. نیوەی دووەمی یاریەکە هەولێر هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەی دەدا و کۆنتڕۆڵی تۆپی کردبوو، بەڵام هێرشەکانی کارە نەبوون تا بە گۆڵ بگات. شەقڵاوەش بەرگریەکی پتەوی دەکرد تاوەکو پارێزگاری لە ئەنجامی یاریەکە بکات. شەقڵاوە بە یەکەم سەرکەوتن لە خولی نایابی کوردستان گەیشت. ئەمڕۆ یاریەکە بڕک لەلایەن یاریزانەکانی مەشواتە بە خۆشمانە، یعنی برێن تۆزە بێهمالی وەرماگرت بوو، هێمالیمان پێوە دیار بوو. لە بیدایەتەوە بە ساردی گەممان کردووە ئەو یەک دوگۆڵش تەماشا دەکەی بڕک، یعنی وەک بڵێ بەخت یاوەرمان نەبوو، دەستخۆشیانی دەکەم بەڕاستی ئەوان لەمە بەڕعەتر و بەجەرەکت و تۆپانیان دەکرد. بەڕاستی یعنی یاریەکانی ما لە بیدایەتەوە تا ئێستا یاریەکان زۆر قرس بوو. ئەو یاریە چارنووساز بوو لە ئێمە، ئەمە تا ئێستا هیچ فەوزەکن نەبوو. یعنی ئەو فەوزە لەومە دافعەکە لۆ ئەوەی ئەمە جەولی دووەم زۆر بە باشی بینەوە ناو کەشوهای یاریەکان. یعنی ئەو یاریە یعنی وەی کرد شەقڵاوە هەستەوە. ئیشاڵەش هەرستینەوە و لە جەولەی دووەم یعنی مژدێنەکە دەمە هاندەرانی شەقڵاوە کە ئەمە ئەتانین زۆر بە باشتری بینە ناو کەشوهای یاریەکان ئیشاڵڵا. شەقڵاوە بە 9 خاڵ لە کۆتایی ڕیزبەندی یانەکان مایەوە. هەولێریش بە 11 خاڵ یەک پلە لە پێش شەقڵاوەیە.